کەرنەڤاڵێکی چوارڕۆژەی ناوەندی ڕووناکبیری ئەندێشەیە لە هەڵەبجە بۆ کتێب ئامانج لێی گەیاندنی کتێبەکانە بە خوێنەران. 4 ڕۆژ دەخایەنێت و نزیکەی 1000 سەرچاوی کوردی بە داشکاندنەوە بۆ خوێنەران دەستەبەر کراوە. پێش کۆرۆنا دەڵێن ئێمە قەیرانێکی ئابووری گەورەمانەیە کە لە 2013 دەستی پێ کردووە. ئەمە تەئسیرێکی زۆر گەورەی هەبوو. اینجا کۆچی بە لێشاوی ئەو گەنجانەشی کە کتێبیانە خوێندەوە. ئێستا مەسەیری ڕسمە کۆنەکانەکەم لە 180 لە ئەوروپا. ئەمە تەئسیری هەبووە. دووەم تەئسیر ئەو گیرفان بەتاڵی خەڵکە تەئسیری. سێەم تەئسیر تەکنۆلۆژیایەکە بە لێشاو هاتووە. چوارەم تەئسیر کۆرۆنایە. پێنجەم تەئسیر ئەوەیە بژێوی سەرەکی ینی پێویستی سەرەکی ژیان نییە کتێب. هەتاو پەرستارە و پێی وایە خوێنەوەی هەمەچەشن پێویستی ڕۆژانەی تاکەکانە. ئەو دەڵێ گەرچی تەکنۆلۆژیا پێشکەوتووە بەڵام کتێبم خۆش دەوێت و هاتووم کتێب بکڕم. بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەکارهێنانی ئامێرەکانی تەکنۆلۆژیا تۆزێ خەڵک لە کتێب دوور کەوتونەتەوە بەڵام بەڕێی من هیچ ئامێرێکی تەکنۆلۆژی ناتوانێت جێی کتێبمان بۆ بگرێتەوە. بەشێک لە خوێندکاران بە گرنگیەوە لەکردنەوەی پێشەنگاکە دەڕوان و ئەوان دەڵێن گرنگە ئەم پێشەنگایانە بەردەوام بن تا سەرچاوە زانستیەکانیان پێبگات. من وەکو خۆم زۆر گرنگی بە کتێبەوە لە زۆر سەرچاوەش ئەم ساڵ زۆرترین سەرچاوم لە کتێبەکانەوە بەکارهێناوە و من بەلای خۆمەوە زۆر گرنگە کە بەردەوام بێن پێشەنگانە بۆ زیاتر ڕۆشنبیرکردنی خوێندکار بۆ زیاتر هاندان و قوڵبوونەوەی خوێندکار لە بواری خوێندن و خوێندنەوەدا. خوێندنەوە زۆر ڕووی لە کەمی کردو بەتایبەتی ئەو خوێندنەوەی کە ڕاستەخۆ لە کتێبەوە بێت واتە بەشێوی PDF نەبێت ڕووی لە کزی کردو ئەوش بۆی بەکارهێنانی زۆرتری سۆشیال میدیا بێ کاتەکانمان زۆربەی بۆ ئەوە و بەداخەوە لە کاتی پشوشا بێ یاخود هاوینمان بێت کەمتر خەریکی ئەم جۆرە کتێب خوێندنەوانە بین یاخود کاتمان بۆ کتێب خوێندنەوە دابینەکەین. مامۆستایەکی زانکۆ دەڵێ خوێنەوە وابەستەی تەمەن و پیشە نییە بەڵکو سەرچاوی گەیشتنە بە معریفە پێویستە هەمووان بخوێنینەوە. خوێندنەوەیەکێکە لەو بابەتە گرنگانی کە بۆ ئاسی سەقافی و شیاری تاک زۆر گرنگە. گرنگە بزانێت چی لە دەوروبەریە گوزەرێ، گرنگە بزانێت گۆڕانکاریەکان چین، گرنگە بزانێت چی لە دەوروبەری ئەگوزارێ. کتێب خوێندنەوە بەردەوامووکو خۆراکی مێشک تەماشاکراوە. لە پارێزگای هەڵەبجە ساڵانە چەندین پێشەنگای کتێب دەکرێنەوە. دەستگاکانی کتێب لە پارێزگاکانی ترەوە بەرهەمەکانیان بۆ خوێنەران لە ڕێگەی پێشەنگاکانەوە نزیکتر دەکەنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.